بەڕێز عەلی عەباس شرۆڤەکاری سیاسی سەبارەت بەوەی کە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە و خەڵکەکەی زۆر هەژارە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمان بەڕێز عەلی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. عێراق وڵاتێکی زۆر دەوڵەمەندە، خەڵکەکەی زۆر هەژارە، کار نییە، خزمەتگوزاری نییە، ئاو نییە، کارەبا نییە، بۆچی عێراق ئاوایە؟ سەرەتا زۆر سوپاس بۆ ئێوە و بۆ بینرانتان بەداخێکی زۆرەوە بێڕێ ئەوەی کە عێراق لە ڕیزبەندی نوێمدایە لەوەی کە دەرامەتە سروشتەکانی هەیە کەوە تاوکو ئێستا نەدۆزراونەتەوە لە هەمان کاتدا یەدەگێکی نەوتی زۆری هەیە لە عێراقدا کە 15 تریلیۆن دەبێت، بەڵام دۆسیەی خزمەتگوزاری لە عێراقدا تاوکو ئێستاش بەڕاستی کێشەی هەیە، کێشەی بەڕاستی هەندێک لە خزمەتگوزارەکان تووشی ئیفلیسبوون هاتوون بەهۆی چێوەیە بەهۆی گەندەڵیەوەیە لە بە پلەی یەکەم لە هەمان کاتدا ململانەی حیزبەکان لەنێو خۆیاندا بۆ کۆنتڕۆڵکردنی وەزارەتەکان لە پێناو بەدەستهێنانی گرێبەستەکان و لە هەمان کاتدا دواتریش کۆنتڕۆڵکردنی ئەو تەرخانکراوە دارایانە بە شێوەیەکی دروستە. پێویست بوو کە دەبێت بەو شێوازە هەبێت ئیسفادە لێ بسوودی لێوەربگیرێ، بۆیە هەمیشە دەبینین هەر کاتێکەوە بارانێک دەبارێت لە وڵاتەکەماندا، هەر کاتێک دەبینین گەندەڵی قەبارەی کێشەکان زۆر ئاشکرا دەبێت بە دیار دەکەوێت. باشە ینی بەردەوام ئەم قسەیە ئەکرێتەوە لەلایەن شرۆڤەکارانی سیاسیەوە بەڕێستان گەندەڵی لە عێراقدا هەیە، گەندەڵی هەیە، ینی بەرپرسانی باڵای حکوومەتیش باس لەوەکەن گەندەڵی هەیە، هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی عێراق باسی گەندەڵیەکەن. ئەیکەواتە کێ گەندەڵە؟ ئەی بۆم گەندەڵیە بنەبڕ ناکرێت. بە گوێرەی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی عێراق یەکە لە وڵاتانەی کە گەندەڵترینە لە جیهاندا، وەکو زانراوە وەکو ئاشکرایەکەوە ئەو حیزبانەی کە لە دەسەڵاتدان ئەوانەی کەەوە دەسەڵاتیان لە دەستە لە عێراقدا بەداخێکی زۆرەوە دەیڵێ بکە ئەوانن کە هاوکو دەگوترێت کە کۆنتڕۆڵی ئەو دۆسیانیان کردووە و یاری پێ دەکرێت، یاری بەگرێ بەستەکان دەکرێت بەڕێکەوتنەکان بە پرۆژەکانی وەبەرهێنان دەکرێت کە دەخرێنە ڕوو ئەوانەی کە جێبەجێ دەکرێن لە هەمان کاتدا. بۆیە ئێمە ڕوبەڕووی هەمان کێشە دەبینەوە کە دووبارە دەبێتەوە لە ساڵی 2023 تاوەکو ئێستاشی لەگەڵدا بێت. ئەمەش بەهۆی چێوەیە؟ بەهۆی بەڕاستی باڵادەستی ئەو حیزبانەیە بۆ ئەوەی کە کۆنتڕۆڵی وەزارەتێکی دیاری کراو بکەن لە پێناو دەستخستنی گرێبەستەکان و لە هەمان کاتدا ئەنجامەکە سفر دەبێت، ڕنگدانەوەیکی سفر دەبێت لەسەر ئەرزی واقعدا. وێڕای ئەوەی کە عێراق زۆر درامەتی سروشتی هەیە، بەڵام لە هەمان کاتدا ئەنجامەکەی چیە؟ بەداخێکی زۆرە لەسەر ئەرزی واقعدا بەڕاستی جێگەی بێئومێدیە. زۆر باشە، ینی بەشێکی زۆر لە پارێزگاکان لە عێراقدا ینی بەدەست نەبوونی خزمەتگوزاریەوە ناڵێن و بەشێکیان بۆ لە پارێزگای سەلاحەدین ئەگەر وەربگرین، ینی ئێمە هاوکارانمان لەوێ راپۆرتیان بۆ کردین خەڵکەکەی باز دەواکەن، ینی ئەوەندەی گرنگی دراوە بەسەر بازگەکردنی سەلاحەدین، ئەوەندە گرنگی نەدراوە پرۆژە خزمەتگوزارەکان، ئەوەندە پارە بۆ بواری سەربازی دابین نەکرێ، ئەوەندە بۆ خزمەتگوزارەکان دابین ناکرێت. بۆچی؟ بەڕاستە وایە ڕوونە ئەنجومەنی پارێزگا کە بەرپرسە ئەوانەی کە لایەنی جێبەجێکارن لەسەر ئەم دۆسیەیە وا دەکەوێت کەەوە کاری لە پێشینەوەیان چییە؟ جەختکردنە لەسەر لایەنی سەربازی بۆ ئەوەی کە پارێزگای سەلاحەدین بکرێتە سەربازگەیەک بێت، زیاتر لەوەی کە گرنگی بە خزمەتگوزاری بدرێت و پێداویستەکانی سەرەتەکانی هاوڵاتیان دابین بکرێت. هاوڵاتی ئاسایی بە پلەی یەکەم بەڕاستی زیانمەندی یەکەمە لەم دۆخەی نەبوونی خزمەتگوزاریەکان. ئەوەی کە هەیە ئایا کاری لە پێشینەکان چین لە پارێزگایەکدا لەم بوارەیەدا؟ باشە، ینی حکومەت دوای حکومەت دێت بەڵێن نەدات کە دۆخی خزمەتگوزاری ژیانی خەڵک بە شێوەیەکی گشتی باشەکرێ، بەڵام ینی ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ، خەڵک ناڕەزایەتیەکانی زیاتر بەرزە بێتەوە، ینی دەنگی ناڕەزایەتی لە عێراق ئێستا زۆر بەرزە. کەی ئەمانە چارەسەرەکرێ؟ خۆ بێ کاتێک گوادەیەک هەبێ
پێم وایە لە داهاتوویکی نزیکدا ئەگەر هاتوو تاوەکو پرۆگرامێکی استراتیژی نەبێت پرۆگرامێکی استراتیژی نەبێت کە دابدرێت پێویستە پشتبەسی بەسترێت پشت بە شارەزایان بە توانەکان و کارامەیەکان ببەسترێت بۆ ئەو ئامانجەکە بپێشێت پێویستە وەبەرهێنانی درامەتە سروشتەکان بکرێت ئەمە هەموو ڕوو نادات ئەگەر هاتوو حکوومەت پابەند نەبێت بە پرۆگرامێکی دیاریکرا و ئەگەر هاتوو دەسەڵاتداران ئەو سەرکردایەتیەکانیان لە هەمان کاتدا لەم بابەتە گرێژی پێ نەدەن لە پێناو چی لە پێناو پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بۆ ئەوەی ئەم گرنگی بە دەوسەی خزمەتگوزاریەکان بدرێت بە هەموو وەدەکاریەکانەوە کەواتە ئەگەر هاتوو ئەمە نەکرێت هەمان کێشە دووبارە بردەوێتەوە ئەو ڕێباز و پرۆگرامەی هەیە جارێکی دیکە دووبارە بێتەوە کە لە ساڵی 2003 تاوەکو ئێستا هەیە کەواتە پێمان وان نییە کە لە داهاتوویکی نزیکدا بتوانرێت کرانەوەیەکە بێت بۆ ئەم بابەتە بەڵام خوازیارین کەەوە ئەم دۆسیەیە بە شێوەیەکی پیشەیانە بەڕاستیکی ئیدارە بکرێت کۆمپانیایەکانی وەبەرهێنانی بیانی هەبن ئەگەر هاتوو پشتیان بە توانە بیانەکانیش بەس ئەمە بەڕاستی نەنگی و عیبە نییە بۆ حکوومەت ئەمە هیچ لە عێراق کەم ناکاتەوە زۆرێک لە کۆمپانیا هەن پێویستە پشتیان پێ ببەستین بڵێ بەڕێز عەلی عەباس شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵ مابووی سوپاس مامەدەبوونی بەڕێز سال بەخێر بێن.